حماس و ئیسرائیل کۆتایی بێهات گرژەکان دەبینین کە بەردەوامە و زیاتر فراوان بووە و ئیسرائیل هێرشێکی بەرفراوانی کردوتە سەر کەرتی غەزەوە ئامادەیشی تێدانێ بە پێی و لێدوانانی کە سەرکردەواڵەکانی ئیسرائیل باسیەکەن ئامادەیان تێدانێ کام جارە جەنگەکە بوەستێنێت زیاتر لەسەر ئەم بابەتاوەسین قسەی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری محەممەد نەسرەدین چاودێری سیاسی کاجنەبێ ڕاستەخۆ لە کەرکووک و میوانی پرسی ڕۆژە کاک محەممەد سلااوت لێبێ نیۆڕۆ باش سپاس بۆ ئامادەبوونی چەنابێت ئاگربەستی نێوان ئیسرائیل و حەماس لە قۆناغی دووەمدا بووە بڕیار بکە لە قۆناغی دووەمدا لە ڕۆژانی داهاتوودا بە نێوەندگیری وڵاتان گفتگوی لەسەر بکرێت بەڵام ئیسرائیل چاوەڕێی نەکرد کە ئەو ئاگربەستەی کە هەبوو بچێتە قۆناغی دووەمەوە چی ڕووی داوە بەو دەسوبردا ئەو هێرشە بەرفراوانە کراوەتە سەرکەرتی غەزە و ئیسرائیل باسی ئەوشەکە ئامادەی تێدانی ئەم جارە بوەستێ سلااو ڕێزم بۆ بەڕێزێت بۆ بینەرانی کەناڵی کۆسات نیوز دیارە هەر وەکو بەڕێزت وەسفت کرد ئاگربەست ئەوەی کە هەبوو لە بینی ئیسرائیل و حەماسە ئاگربەست بوو نەک پرۆژەیەکی دوورمەودا و درێژخایەن بۆ چۆنیەتی پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ حەماسە یاخۆ لەگەڵ قتائی غەزەیە یعنی دەکرێت بڵێن ئەو ئاگربەستە پرۆژەی ئاشتی نەبوو کە لەسەر ئەوە ڕێکەون ئایا ئیسرائیل لەگەڵ حەماس لە قتائی غەزەدا بۆ ئایندە چۆن هەڵسوکەوت دەکا بۆیە ئەوەی کە هەبوو قۆناغی یەکەم دیلگۆڕینەوە لە بینی دیلەکانی ئیسرائیل و جیراوەکانی ئیسرائیل قۆناغی دووەمش کە ئەمڕۆ باز لەوە دەکرێت نەگوازرایەوە بۆ قۆناغی دووەم کە تێیدا ئیسرائیل لە هەندێک ناوچە دەبوو بکشێتەوە و دەستکرێتە ئاوەدانکردنەوەی قتائی کەرتی غەزە و دیلەکانش کۆتایی پێبهێنرێ کەواتە ئەوەی کە هەبووە پرۆژەیەکی ئاشتی ڕاستەقینە نەبووە و ئەم ڕۆژ بەجددی ئەگەر باتای ئەم ڕێکەوتنە یاخود ئەم ئاگربەستەوە خۆی جێبەجێ بکرایە یعنی بۆ نمونە ئێمە ئەمڕۆ بچینێتە قۆناغی دووەمەوە ئیسرائیل لە هەندێک ناوچەی کەرتی گەزە بخشایەتەوە و دەرگا سنوورەکانش بکرانێتەوە بۆ دووبارە ئاوەدارکردنەوەی کەرتی غەزە کەواتە ئیسرائیل هیچ دەستکەوتێکی لەم شەڕە نەبوو لەبەرەوەی تۆ دوای ئەوەی 1200 کوژراوت هەبووە سەر 200 دیلت هەبووە بۆ ماوەی 15 مانگ جەنگێکی قورست کردووە تەنها دەستکەوتت ئەوە بێ کە تۆ دیلەکانت هەندێکی وەرگیرەوە هەندێکی کوژرا بێتن و بکشیتەوە کەواتە بە دەستکەوتنەوە بۆیە هێمە درکمان بەوە دەکرد ئیسرائیل بەوە ڕازی نابێت بۆیە کاتێک لە یەکی سێوە یەکی سێی ئەم ساڵ هەموو درکمان بەوە کرد کە ئێستا ئاراستەی گفتوگەکان گۆڕاوە ئیسرائیلەکان لەگەڵ ئەوە ئەمریکەکانش کە تەنها قۆناغی یەکەم لە ئاگربەسەکە بەردەوام بێ ئەوەش تا بە تەواوی ئیسرائیل دەستی لە دیلەکانی گیرە بێ وەیلا هیچ کات ئیسرائیل ئامادە نابێ جاریکە لەگەڵ کەرتی غەزە تەعامل بکە کاتێک کە بەدەست حەماسەوە بێ کاک محەممەد کاتە پێت وایە ئیسرائیل لێرەدا خۆی بە شکست خواردوو بینیەوە بۆیە نەچۆ ژێرباری ئەوەی کە بچێتە کۆبوونەوەکان یاخود دەست بکە بە گفتوگۆکردن بۆ قۆناغی دووەمی ئاگربەست زۆر ڕوونە یعنی دەستکەوتی ئیسرائیل چییە لەوەی حەماس لە 7 ئۆکتۆبەردا هێرشێک دەکاتە سەر ئیسرائیل 1200 سەرباز و خەڵکی مەدەنی دەکوژێ سەروی 200 دیل دەبا شکستێک بەو سوپا گەورەی ئیسرائیل دێنێ دوای ئەوەی 15 مانگ ئیسرائیل بە هەموو جۆرە چەکێ هێرش دەکاتە سەر غەزە کەرتی غەزە تەواو وێران دەکات ئەگەر ئێستا ڕازی بێ بەوەی لە کەرتی غەزە بکشێتەوە و دیلەکانشی تەواو دەست نەکەوتوتە هەنێکی کوژراون ڕازی بێ بەوەی دووبارە حەماس دەسەڵات بێ لە کەرتی غەزە و غەزەش ئاوەدان کرێتەوە تەبعەن ئەمە ڕوون دیارەکە هیچ دەستکەوت و سەرکەوتنێکی بۆ ئیسرائیل تێنێ پێم کەواتە ئازاد نەکردنی بارنتەکان تەنها بیانوویەک ببووی کە ئەوی ئەمڕۆ ڕوویدا یاخود ئەو شەڕە دەست پێ بکاتەوە لە نێوان حەماس و وەروە ئیسرائیلدا من تأکید لەبەرەوەی تۆ دیلەکانش وەرگێتەوە شکستێکی گەورەیە بۆ نەتەنیاهۆ و من پێم وایە ئیسرائیل بە کەمتر لەوەی دەسەڵاتی حەماس نابێت لە کەرتی غەزە بمێنێ کەمتر لەوە گەورەتری شکستە بۆ ئیسرائیل لەبەرەوەی بە تایبەتی ئەبێ ئێمە بزانین مێژووی جەنگ لە بینی ئیسرائیل و بزوتنەوەی حەماس هەر دوای 2007 کاتێک کە حەماس دەسەڵاتی تەواوی کەرتی غەزە دەگرێتە دەست و سوڵتەی فەڵەستینی دەردەکا لەوێ لە 2007ەوە تا ئێستا بێجگە لە شەڕی 7 ئۆکتۆبەر 6 جاری کە شەڕ بووە لە بینی ئیسرائیل و بزوتنەوەی حەماس لە کەرتی غەزە بەڵام هیچیان وەکو ئەوەی 7 ئۆکتۆبەری 2023 نەبوو لەبەرەوەی شێوازی شەڕەکە گوازرایەوە ژمارە خەسارەکان زۆر بۆیە پێم وایە دوای ئەوەندە ململانێ و چەندین جارە دووبارە بوونەوەی شەڕ ئیسرائیل گەیشتێتەوە قەناعەتەی دەبێت کۆتایی بەم پرسە بێنی من پێم وایە لە ڕووی ئاشتیەوە نەئەتوانن نە ئیسرائیل نە حەماس بگەن بەڕێکەوتن کەواتە ڕێگاچاری دووەم ئەوەیە کە کۆتایی بە دەسەڵاتی حەماس بێنن کە ڕەنگە ئەمەیان بۆ خۆی ئەگەرێکی نزیکتر بێ بە تایبەتی ئەگەر لێدوانەکانی سەرۆک ترامپ بێتە پێش چاومان هەر 5 ڕۆژ سەرۆک ترامپ دوای ئەوەی کە دەسەڵات دەگرێتە دەست باز لەوە دەکات دەبێ
وڵاتەکانی کە جیرانی فەڵەستینن و قتاعی غەزەن ئەوانەی دڵێکی باشیان هەیە و سەروەت و سامانیان زۆرە دەبێ فەڵەستینەکان لەخۆ بگرن، یعنی کەواتە ترامپ هەر 5 ڕۆژ دوای دەسەڵات گرتنە دەستی باسی ئەوەی کرد کە دەبێ دەسەڵاتی حەماس نەبینێەوە هەندێک ئاسش دەبێ فەڵەستینەکانش نەبینێەوە مەدێتە بیرمان کاتێکە لەگەڵ پاشای ئوردن لەگەڵ پاشای ئوردنا لە کۆبوونەوە کە زۆر بەڕوونی پێیوت دەبێ مصر و ئوردن فەڵەستینەکان لەخۆ بگرن کەواتە ئەمەی کە ئێستا ئەمە باسی دەکەین دووبارە دەستپێکردنەوەی شار پێم وایە هەردەبوو لە لێدوانەکانی ترامپەوە ئەوە تێبگەین کە ترامپ پشتی نەتەنیاهۆی لەوەی دەبێ کۆتایی بە لانیکەم دەسەڵاتی حەماس بێ لە غەزا بۆ ئەوەی ئیسرائیل پێم وایە ئەوە کەمترین دەستکەوتە ئیسرائیل پێڕازی بێت. باشە کاک محەممەد ئیسرائیل کاتێس وەزیری بەرگری ئیسرائیل ئەڵێ ئێمە دەستمان کردەوە بە شەڕ کەواتە ئەوەی ئەم جارە دەستیان پێکردوتەوە وەکوی کە وەزیری بەرگری ئیسرائیل ئەڵێ کەواتە پێت وایە ستۆپی نییە هەتا شوێنێک ئامانجەکانی خۆیانە پێکن. ئەزانی تەوان ئەمڕۆ ئەوان زۆر بەڕوونی ئیسرائیلەکان وتان ئێمە ئەمڕۆ قۆناغی شەڕەکەمان لە دەریا و لە ئاسمانەوە هێرش دەکەینە سەر کەرتی غەزا تا ئێستا بڕیاری ئەویان نەداوە دووبارە بە جوڵانی هێز و ئەو هێزی سەربازی پیادە لەسەر ئەرزا بەکاربێنن. قۆناغی یەکەمیان بڕیاریان داوە لە ئاسمان و لە دەریاوە هێرشکە لەسەر کەرتی غەزا ئەبی ئێمەش لەوە تێبگەین توانەکانی حەماسش ئەو توانایە نییە کە لە سەرەتای 7 ئۆکتۆبرەوە هەیبوو شەڕی مەیدانی دەکرد بۆ ئێمە پێم وایە ئیسرائیلەکان بە پاڵپشتی ئیدارەی نوێی ئەمریکا گەیشتنەوە قەناعەتەی بۆ پاڵپشتی کە هەیەە و بەو ئەو گۆڕانکاریە گەورەی کە لە ناوچەکە ڕوویدا ڕوخانی ڕژێمەکەی ئەساد ئەو شەڕەی کە ئەمڕۆ هەر ئەمڕۆ بۆ نمونە شەڕ لە بینی جەیشی لوبنانی و جەیشی سووری 7 کوژرا و سەروی بیزبریندار هەیە کەواتە ئەوان تێگەیشتون کە ئەمڕۆ ناوچەکەش جۆرێک لە ئامادەسازی هەیە بۆ ئەو جۆرە گۆڕانکاریانەی کە دەسەڵاتی حەماس لە کەرتی غەزە نەبینێ یاخۆت فەڵەستینیەکانیش نیشتە جێ بکرێن لە شوێنێککە پێم وایە ئەمڕۆ بارودۆخی دەوروبەری کەرتی غەزا و بارودۆخی ناوچەکە سەرجەم بڵێن ئەو بەرەی کە پێی دەوترا بەرەی مقاومە لە ژێر فشارێکی ئەمریکی زۆر قورسدایە ئەم گۆڕانکاریانش کە لە ناوچەکە ڕوویداوە پێم وایە ڕێخۆشکەرن کە ئەمڕۆ ئیسرائیلەکان خەون بەوە ببینن کە کۆتایی بەو کێشەیە بێنن کە لە کەرتی غەزا هەیە. باشە ئەوەی کە ئەمڕۆ بینیمان سەرکردەکانی حەماس زۆر بەڕوونی کراونە تامانج و سەرکردە حکومەکانی کەرتی غەزای خود بە پرسەباڵەکانی کەرتی غەزە کراونە تامانج کەواتە ئەم جارە ئەگەر سەرنج بدەین کاک محەممەد دۆخەکە تەنها حەماس نییە چکە خێمی ئاوەرەکانیش لە لایەکی دیکەوە کراوە تامانج کەواتە ئەم جارە ئەگەر سەرنج بین پلانی ئیسرائیل پلانێکی فراوانترە ئەوەی کە لە ڕابردوو هەیبوو تەنها دیگوت حەماسە پێتانوانی ئەم جارە پلانەکەی ئیسرائیل فراوانترە دەیەوێت ئامانجێکی دیکە بپێکێت. ئەزانی چۆن بەڕاستی قسەکەی بەڕێز ڕاستە کە ئەمڕۆ هەتێ خێمەی ئاوارەکانشی بۆمباران کردووە و بۆ خۆشی ئەمڕۆ تۆ تەنها لە 200 هێرشی ئاسمانی کراوەتە سەر کەرتی غەزا کوژراوەکان سەروی 356 کوژراو هەبووە لە کەرتی غەزا بریندارێکی زۆر تا ئێسش لە ژێر دار و پەردووی بیناکان کەواتە ئەمڕۆ من پێم وایە بەم هێرشەی ئیسرائیلەکان و بە پاڵپشتی و موافقەی ئەمریکاش تاوان زۆر ئەمریکاەوەی نەشاردەوە کە بڵێ ئەم هێرشانە ئیسرائیل ڕاوێژی پیان کردو ئەوانش ڕازی بوون ئەم هێرشان بکرێتەوە ئەم ئیسرائیل جۆرێ لە غیتایی حیمایی ئەمریکی هەیە لەم هێرشانە من پێم وایە ئەم مەدەنیەکانش ئەگە بێت و ئەم جۆرە فشارە زۆرە و ئەم قەتڵ و ئامەی کە ئێستا هەیە بەردەوام بێ ڕەنگە لای هاوڵاتی ئاسایش ئەو قەناعەتە دروست بێ لە بری ئەوەی هەموو ڕۆژێ لە ژێر هێرشی ئاسمانی بێ و لە بەردەم بە ترسی کوشتن بێ ڕەنگە ئەوش پێی باش بێ ئەگە کەرتی غەزە بەجێ بێنن یعنی ئەگە تۆ بێنێ بێرچاو خۆت ئێستا ئەگە هیچ لە وڵاتانی دەوروبەری کەرتی غەزە ئامادە بێ فەڵەستینیەکان بگرێتە خۆ ڕەنگە بەشێکی زۆر لە فەڵەستینیەکان تەنها لە پێناو پاراستنی گیانی خۆیان کەرتی غەزە بەجێ بێنن کەواتە من پێم وایە ئەمڕۆ ئەم هێرشە بێتە فشار لەسەر هەم ئەو لایەنە سەربازی ئەمنی حەماس کە تا ئێستا ماوە لە ناو کەرتی غەزە و بەجددیش هەموو درێک دەکەین کە لاواز بووە و هەم فشارێکشە لەسەر خەڵکی غەزە بەدیلی کەینی ینی خەڵکی غەزا ئەمڕۆ هانا بۆ چێ دەبین ئێمە دەبینین حەماس ئەمڕۆ بزنەوەی حەماس داوا دەکا لەو لایەنەی کەوا شەریک بوونە لەم ئاگربەستە ڕۆڵ ببینن من پێم وایە تاکە هێز کە بتوانێت ڕۆڵ ببینێ بۆ ئەم ئاگربەستە دووبارە دروست بێتەوە ئەمریکیەکانە ئەمریکیەکە خۆیان گڵۆپی سەوزیان بۆ نەتەنیاهۆ هەڵکردووە و نەکەوە هەر خۆشیان ڕەنگە لێدوانەکانی ترامپ چەند ڕۆژ لەمە پێش زۆر بەڕوونی هەتا نوێنەری ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ستیڤ ویتکۆف خۆی چەند ڕۆژێک لەمەوە پێشوتی دەرفەتەکان لە بەردەم حەماسا کۆتایی هاتووە ینی ئەزانی نێردەی
ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ستیڤ وێتکۆف خۆی لە هەفتەیەک لە گفتوگۆ بوو لەگەڵ حرەکەی حەماسا وای قەناعەتیان پێبێنێ کە ینی بەشی یەکەمی ئاگربەستەکە بەردەوام بێ حەماسش هەوڵی دەدا بەشی دووەمی ئاگربەستەکە بەردەوام بێکەوەتە کە نەگوازرایەوە بۆ بەشی دووەمی حەماس پێشنیارەکەی ستیڤ ویتکۆفی ڕەت کردەوە بۆیە ئەمریکا ئێستا خۆی بە بەشێک لەم شەڕ ئەزانێ نەک وەک لایەنێک کە بێ ئێستا نێوەنجیری بکە یا هەوڵدا شەڕەکە ڕاگرێ نیەکەی لە پاش ئەوەی کە ئەمڕۆ ڕووی داوە حەماس هەڵوێستی چێ بێ بەرامبەر بووی کە ئێستا هەیە چکە هەموو دەواازەکان داخراون دەبینین کە دۆخی کردی غەزە بەچ ئاسێک یاخود لە چ ئاستێکدایە هەم هاوڵاتیەکانی خراپ هەم دەواازەکان هەمووی داخراون هەم ئیسرائیل باسێەوە کاڵێمە بەردەوام دەبینێتە ئامانجەکانمان دەپێکینەوە دەواازەکانی دۆزەخ بەڕووی کردی غەزەدا دەکەینەوە کاتە لەگەڵ هەموو ئەم بژاردا خراپانی کە لە بەردەستی یاخودکە هەیە لەسەر مێزەکە کاتە دەبێت حەماس هەڵوێستی چی بێ پێشبینی چی لێ دەکرێت خۆی کێشەی بزوتنەوەی حەماس ئەمە هیچ وڵاتێکی عەرەبی و هیچ وڵاتێکی ئیقلیمی و هیچ هێزێکی جیهانیش تەئیدی مووقفی حەماسی نەکرد لە شەڕی 7 ئۆکتۆبەر و ئێستا بۆ خۆشی حەماس کێشەی گەورەی یعنی خۆ کارتی فشاری گەورەی حەماس ئەو ژمارە دیلەیە کە لای ماوە بەڵام ئەو کارتەی کە ئەو کارتی فشار بەکاری دێنێ بەرامبەرەکەشی وەکو کارتی فشار یعنی نەتەنیاهۆش دیلەکان وەکو کارتی فشار بەکاردێنێ حەماس پێی وایە بەمانەوەی هەندێک دیل لای دەتوانێت کە دەسەڵاتەکەی بپارێزێ لە کەرتی غەزەیە بەڵامە بێ باش بزانێ ئەوە نەتەنیاهۆش ئەمڕۆ دیلەکانی بەکارهێنا بۆ ئەوی دووبارە جەنگەکە دەست پێ بکاتەوە کەواتە ئەمڕۆ کارتی دیل هەردوو تەرەف بەکاریان هێنا حەماس بەکاری دێنێ بۆ ئەوەی ئیسرائیل ناچارکە دووبارە ئاگربەست دەست پێ بکاتەوە و نەتەنیاهۆش کارتی دیلەکانی بەکارهێنا وەکو بیانیوە بۆ ئەوەی دووبارە جەنگەکە دەست پێ بکاتەوە بۆیە من پێم وایە کارتەکانی حەماس کارتی لاوازن بە تایبەتی هیچ وڵاتێکی عەرەبی و هیچ وڵاتێکی ئیقلیمی ناتوانێت پاڵپشتی بکە یاخود دەمی مووقفی حەماس بکات چ لە ئەو شەڕەی هەڵی گرسان چ لە ئێستای کە تەواوی دیلەکان ئاڵوگۆڕ ناکا و ئێمە دەزانین کە ترامپ بۆ خۆی فشارێکی زۆری خستۆتە سەر وڵاتە عەرەبیە کاریگەرەکان کە ڕەنگە وڵاتی عەرەبی کاریگەر ئەمڕۆ کەما بێ مسر و سعودیان دەبینێن نە مسر نە سعودیە ناتوانن هەنگاوی گەورە بلێن بۆ ئەوەی ئەم شەڕە ڕاگرن لەبەرەوەی ترامپ هێچێکە لەو سەرۆک و سەرکردانەی کە کارتی فشاری بەکارهێنا زۆر بەجددی بەکاری دێنێ و بەڕاستیش زیان بەو لایەنە دەگەێنێ کە دژی بەرژەوەندی بڕیارەکانی دەوەستنەوە باشە کاک محەممەد ئەوەی کە ئێستا هەیە خۆشت باست لە ڕۆڵی ئەمریکا کرد لە ئەم کێشەیەدا خو لەم ئاڵۆزیانی لە نێوان ئیسرائیل و حەماسا هەیە بۆ نمونە ئەگەر بۆن ئەمریکا خۆی بە بەشێک لە شەڕەکە بزانێ کەواتە کێ دەتوانێت بەر بەم دۆخە بگرێ خۆ ناکردم کێشان هەر ئاوا بەردەوام بن ئەم هاوڵاتی سڤیلان هەر ئاوا بن بە قوربانی وەکوی کە ئێستا ژەگەتایت لە خێراکانی کورسان نیوز بینی بەرپرسە باڵەکانی حەماس یاخود وەزارەتی تەندروستی کەرتی غەزە باسیێواکات ئەڵە ژماری کوژراوەکان بەرز بۆتەوە بۆ 413 کەس تەنها لە هێرشەکانی ئەمڕۆدا خۆ ناکرێ ئەمە بەردەوامی هەبێ دەکرێت ئەمە بربەستێکی بۆ دابنرێ طبعا بربەست لە ڕووی هێزەوە هیچ هێزێک لەسەر ئەرز ناتوانێت بربەست بۆ ئیسرائیل و ئەمریکا دانا لە ڕووی بەکارهێنانی هێزەوە دەمینێ هێزی دیبلۆماسیەت و فشاری ئابووری هیچ وڵاتێک فشاری ئابووری ناتوانێت بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل بەکاربێنێ کەواتە دەبینێ هێزی دیبلۆماسی من پێم وایە ترامپ زۆر ڕازگۆ بوو لەگەڵ وڵاتە عەرەبیەکان کە کاتێک کە بە مەلیکی ئوردنی وت و بە ڕئیسی مصری وت بە وڵاتەکانی وت ئێوە دەبێ فەڵەستینەکان لەخۆ بگرن و شوێنێکی ئامنیان بۆ دابین بکەن بۆ ئەوەی تێ بژێن بە ئاشتی من پێم وایە ڕەنگە عەرەبەکان چ مسریەکان چ ئوردنیەکان چ وڵاتەکانی گەشت گاڵتەیان بم قسەی ترامپ ئەهات یعنی دەیانوت ئەمە خەیاڵە بەڵام ئایا ئێستا بەدیل چییە ئایا ئەوان ڕازین ئەو میلەتە ئەو خەڵکە بێتاوانە لەژێر تۆپبارانی فڕۆکەی ئیسرائیلدایە هیچ وڵاتێکش ناتوانێت پێش بەم هێرشە بگرێ و ئەمریکاش مبارەکەی ئەم هێرشە دەکا من پێم وایە ئێستا لەسەر وڵاتی میسر و ئوردنە لەسەر وڵاتە عەرەبیەکانە ئەبێ بە جورئەتەوە بیرکەنەوە چیان لەدەست دێ بۆ ئەوەی ئەم هێرشە ڕاگرن زۆر بەڕوونی دەبێ لەگە سەرۆک ترامپ دابنشن پێی بڵن ئەبێت تۆ ئەم هێرشە ڕاگری دێتە بیرمان ترامپ بەرامبەر بە زێلینسکی چی کرد بۆ ئەوەی مەجبوری کا شەڕەکە ڕاگرێ بینیمان ئەینە زێلینسکیش وەکو ئەم سەرۆکە عەرەبیانە ڕازی نەبوو بە داواکەی ئەمریکا بەڵام بینیمان دوای هەفتەیە
سزایەک و فشارێکی وای خستە سەر زلێنسکی بە هەموو داواکانی ئەمریکا ڕازیە ئێستا ئەو لە ئەمریکا دەپارێتەوە دەڵێ فشار بخە سەر بۆتین بۆ ئەوەی لانیکەم ئەو سەربازانەمان کە لە دۆنێتسک محاسەرن ژیانیان پارێزراوێ کەواتە من پێم وایە عەرەبەکان دەبێ لەوە دەرە زوەر بگرن ئێستا تاکە کەس کە بتوانێت ئەم شەڕەداگری ئەمریکایە داخوازیەکانی ئەمریکا و داواکاریەکانی ئەمریکاش زۆر ڕوونەوە ئەمریکەکان پیانوتە بەڵام ئەوە ماوە ئایا سەرۆکێک مەلیکێکی عەرەبی سەرۆکی کۆمارێکی عەرەبی هەیە جورئەتی ئەوەی هەبێ دانشێ لەگەڵ ترامپ جۆ لەو داواکاریانە بگرێ و فشار دروستکە بۆ ئەوەی حەلی بەدیلیان ئەوە بێجەیەکی ئامن بۆ فەڵەستینەکان بدۆستنەوە ڕەنگە تا ئێستا ئەمە وەکو خەون و خەیاڵ باز دەکرێت بەڵام بەدیلی دووەمی بەردەوامبوونی ئەم شەڕەت بەڕاستی تاوانێکی گەورەیە هیچ کەس بەرپرسیارەتی نەگرێتە ئەستۆ و ئەم میلەتەش ئاوا قەت و ئام بکرێت لەسەر دەست سوپای ئیسرائیل. باشە کاک محەممەد بۆ نمونە ئەمریکاڵێ لەگەڵم بی لەگەڵەتە مەگەر لەگەڵم نەبی کەواتە لێت ئێم کەواتە ئیسرائیل لەمە بزانم هەڵوێستی ئیسرائیل چییە سەبارەت بۆ گرژیانە سەبارەت بۆ مەترسیانی کە ڕوو لە وڵاتەکەی دەکات ئیسرائیلی شەمان بیرکردنەوەی ئەمریکای هەیە یاخود ئیسرائیل لە کاتێکدا بۆ نمونە دیفاعکات کە هێرش بکرێت سەری مەترسی بۆ سەر وڵاتەکەی دروست بکرێت. ئەزانی چۆن من پێم وایە ئەم بارودۆخی ئێستا هەلێکی زێڕین هاتۆتە بەردەست سەرکردایەتی ئیسرائیل بۆ ئەوەی پرسی کەرتی غەزەیەک لاکاتەوە بۆ هەتا ئەمەش چەند هۆکار یەکێکیان ئەوەیە سەرۆکێکی ئەمریکی هەیە کە دۆستیانە تا سەر ئێسخان بەرژەوەندخوازەوە ئەمڕۆژ بەرژەوەندی ئابووری لەگەڵ ئیسرائیلا هەیە دۆستی ڕاستەقینەی ئیسرائیلەکانە بارودۆخی ناوچەکە بەرەی مقاومە کە ئێران سەرپەرشتی دەکرد لەو پەڕی لاوازیدایە ئێستا بۆ خۆی چواردەورەی ئیسرائیل هیچ وڵاتێک هیچ هێزێکی ئیقلیمیش نییە یعنی ئەگە بێتە بیرمان ئێمە لە سەرەتای هێرشی 7 ئۆکتۆبەر لە ناو لوبنانەوە حیزبوڵڵا داعمیانی ئەکرد هێرشی کردە سەر ئیسرائیل حوسیەکان هێرشیان دەکردە سەر ئیسرائیل لە عێراقەوە هێرش دەکرایە سەر ئیسرائیل ئێران داعمی زۆر لایەن دەکرد ئایا ئێستا هیچ کەسێک دەتوانێت ڕاستەوخۆ تەدەخول بکاو هێرش کاتە سەر ئیسرائیل ئەمڕۆ دەبینین ئێستا لە بینی لوبنان و سووریا شەڕە شەڕی سونە و شیعەی لوبنان هەیە لە عێراقا میلیشاکانی کەوا بۆمبە ینی هێرشیان دەکرێت سەر ئیسرائیل هێرشیان دەکرێت سەر هەندێ هێزی سەربازی ئەمریکا ئایا ئێستا دەوێرن ئەوە بکەن ئەوە دەبینین حوسیەکان بەس نیازی ئەوەیان هەبوو ڕێگر بن لە کەشتی ئیسرائیلەکان هاتچۆ بکەن کاک محەممەد ئەو گرژانی کە ئێستا خۆت زۆر بەجوانی لە لوبنان لە ئیسرائیل لە غەزا لە عێراق لە سووریا باست کرد هەموو ئەمانە ئەو دەکرێت ئەو گۆڕانکاریە بێت کە وا بڕێر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووبدات ئەزانی زۆرە لەم گۆڕانکاریانە ئیسرائیلەکان کردویانە ئەوەی کە دەسەڵاتی لە سووریا گۆڕی ئەوە ئیسرائیلەکان بوون کاتێک کە حیزبوڵڵایان لاواز کرد لە ناو ئیسرائیلە ئەسەدیان لاواز کرد تا گۆڕانکاریان کرد ئەوەی کەوا وای کرد لە ناو لوبنانە دوای چەندین ساڵ بەس کاک محەممەد زۆر فۆکەسەکە لەسەر ئێران بوو دەوترا هەتا ئێران ئاوە دەسوەردان بکات لە وڵاتان یاخۆ لە کاروباری وڵاتاندا دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەنی بەخۆیەوە نابینێت ئێستا کەم تا زۆر ئێمە دەیبینین هەژمونی ئێران تا ڕادێکەم بۆتەوانێ بەڵام ئێستا ئیسرائیل هاتۆتە ناو باسەکەەوە ئەزانی چۆن طبعا ئێران تەبیعەتێکی ئێران لە هەموو ململانەکانە خۆی نایکە باڵەکانی ئێران دەسەکانی ئێران شەڕەکە ئێران خۆی ڕاستەوخۆ نایکە شەر بە وەکیلەکانی دەکات بۆیە ئەمڕۆ ترامپ زۆر بەڕوونی دەڵێ هەر هێرشێک حوسیەکان بیکەنە سەر ئێمە ئێران بە تاوانبار دەزانین و وڵاممان دەبێتەوە کەواتە ئەوەی کە ئێستا هەیە لە ئەنجامی لاوازکردنی دەستی ئێران لە ناوچەکە گۆڕانکاریەکان خەریکە جێگیر دەبن یعنی بۆ نمونە ئەوە لوبنان دوای چەند ساڵ بوو بە خاوەن سەرۆک کۆمارێکی مەسیحی ئێستا سوپای لوبنان دەور دەبینێ حیزبوڵڵا لە ناو لوبنان لاواز بووە ئەو دەسەڵاتی چەندی ساڵە پاڵپشتی ئێران بوو ئێستا دەسەڵاتێکی جیاواز لە سووریایە و حتا حوسیەکانش ئەگەر ئەمریکا بەردەوام بێ لە بۆمبابەراکردنی حوسیەکان ئەو هێزە نارەی حوسیەکان کە لە بەشێکی گرنگی یەمەن و پاپشتی سعودیە و چەند وڵاتێکیان هەیە زۆر دوور نییە بە ئاسانی دەتوانن دەسەڵاتی تەواوی یەمەن بگرنە دەست کەواتە بۆیە پێم وایە سەرجەم ئەم گۆڕانکاریانە دەرفەتێکی زێڕین دەدا بە ئیسرائیل ئێستا ئیسرائیل یاریکەری گەورەیە لە ناوچەکە دەسەڵاتی لوبنان ئەوە ئیسرائیلەکان گۆڕیان ئەوەی سووریا بۆیە ئەم گۆڕانکاریان دەرفەتی داوە بە ئیسرائیل لە غیابی هیچ هێزێک کە بەرهەڵستکاریان بێ بەڵێ دەتوانن بابەتی کردی غەزەش یەکلاکەنەوە ئەم دەرفەتەی بەوان بە دەرفەتی زێڕینی دەزانن لەدەست خۆیانی نەدا کەواتە دەتوانین بڵێن ئیسرائیل لە پاش ئەمەی کە ئێستا ڕوو دەدات ئەوەی کە خۆی پلانی بۆ دانا و وردە جێبەجێ دەکات دەبێتە جەمسەرێکی بەهێزی دەسەڵاتداری لەسەر ئاستی گیان حتمما بە پشتیوانی ئەمریکاکان زانی چۆن ئیسرائیلەکان وڵاتێکی بچووکن بەڵام بە پاپشتی ئەمریکا
ئەکرێ بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکە وڵاتی ڕاستەقینە دیموکراسی بێ دەسا و دەستەکردنی دەسەڵات تایە بێ و بەڕاستیش بە بەرنامە کارکەن ئەوە ئیسرائیلەکانن. بۆیە هەموو کاتی ئیسرائیلەکان زۆر بە بەرنامە وردی تۆ بەس تەنها سەیری بابەتی تەقینەوەی بەیجەرکە ئەزانی چەند مانگ پێش ئەوە ساڵێ پێش ئەوە ئەو پرۆژەیان هەبوو کە زۆرێک لە ئەندامانی حیزبوڵڵا ئەو جۆرە ئامێرە بەکاربێن کەواتە ئیسرائیلەکان بۆ هەموو بابەتێ بەرنامەی وردیانەیە گۆڕینی دەسەڵات لە سووریا ئیسرائیلەکان نەفەسێکی درێژیان هەیە لە ململانی ئیسرائیلەکان حەوت شەریکەیان هەبوو لەگە حەماس ئێستا گەیشتنەوە قەناعەتەی کە حەماس بابەتێکە کە ئەبێ کۆتایی پێبێ لەبەرەوەی بەردەوامبوون لەم جۆرە شەڕانە استقرار بە ئیسرائیل نادا بۆی ئیسرائیل لە پێناو استقرار هەموو شت دەکات. کاک محەممەد باسی پوینتێکی باشت کرد وتت ئەمە باشترین دەرفەتە بۆی کە بابەتی کەرتی غەزە یەکلایی بکرێتەوانێ کەواتە چۆن دەکرێت ئەمە بکرێت و خوێندنەوەی جەنابتان سەبارەت بە کۆتای هاتنی ئەم دۆخە چی دەبێت؟ کێشە ئەوەیە کاتێک کە تۆ پرسێک لە ئەەکەیتەوە دوو لایەن خاوەن بەرژەوەندی و مەسلحەتن طبعا ئێستا ئیسرائیل خاوەن بەرژەوەندی مەسلحەتە وە کەرتی غەزە بڵێن فەڵەستینەکان کێشە ئەوەیە کەس نییە نوێنەرایەتی فەڵەستینەکان بکە بۆ خۆیان حەماس بارودۆخی حەماس دەزانین وڵاتە عەرەبیەکانش ئەوەندەیە خاوەنددارێتی فەڵەستینەکانی کەرتی غەزە دەکەن کە لە جێی خۆیان بمێنن ئەوەندەیە خاوەنددارێتیان دەکەن قەتەر و ئیمارات ئامادە بن ئەگەر بێت و ئاگربەستە بێ هەنێ پارەیان بۆ بنێرن ئاوەدان کرێتەوە منش پێم وایە ئەمە هیچی ئەوە نییە کە ئیسرائیل دەیەوێت بۆیە ئەمڕۆ هیچ وڵاتێکی عەرەبی ئامادە نییە بە تایبەتی ئەمڕۆ غیابی سەرکردەی عەرەبی بەهێز هەیە یعنی سەرکردەیەکی عەرەبی بەهێز نییە بتوانێت تەبەنای بابەتەکە بکە جورئەتی ئەوەی هەبێ لەگەڵ ئەمریکیەکانە دانیشێ ئەمڕۆ ئەو پرۆژەی ئەگەر ئەمریکا تەبەنای دەکات لەگەڵ ئیسرائیلە تاکە ڕێگا بوو ئەوەیە سەرکردەیەکی عەرەبی مفاوزاتیان لەگەڵکە بۆیە من پێم وایە تا ئێستا تا فەڵەستینیەکان هەست بە تەنهایی دەکەن لەبەرەوەی وڵاتە عەرەبیەکان و سەرکردە عەرەبیەکان هیچیان جورئەتی ئەویان نییە دژی ئەمریکا بوەستن و هیچیان جورئەتی ئەوەشیان نییە تەبەنای بابەتەکە بکەن بۆ ئوەی لانیکەم ئەو میلەتە ڕزگارکەن لەو قەتڵ عامەی کە هەیە بۆیە من پێم وایە ئێستاکانە بەم ئاراستەیە بڕوا بەرژەوەندیەکانی ئیسرائیل زیاتر جێگیر دەبێ لەسەر گیان و لاشەی ئەو خەڵکە سڤیلەی کە ئەمڕۆ لە کەرتی غەزەیە قەتڵ عام دەکرێت. کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەناب سپاس بۆ تاوی سانێرەکان زۆر سپاس بۆ محەممەد نەسرەدین چاودێری سیاسی کە جنامی ڕاستەوخۆ لە کورکووکەوە میوانی پرسی ڕۆژ بوون.